بەڵێ دەچینەوە سەر پرس و باسی هێرش درۆنیەکان بۆ سەر هەرێمی کوردستان لەلایەن گروپە لە یاسا دەرچۆکانەوە هەروەها سەبارەت بە هەڵوێستی حکوومەتی فیدراڵی حکوومەتی ئەمریکا بەرامبەر ئەم گروپە لە یاسا دەرچوانە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دەیڤ واڵاس سەرۆکی فێری نێرژی و کاندیدی کۆنگرێسی ئەمریکا لە واشنگتن و لەگەڵمانە. بەڕێز واڵاس سڵاوتان لێبێت و کاتتان باش. هێرشە درۆنیەکانی سەر هەولێر دوجار هێزی پێشمەرگەی کوردستانی کردە ئامانج هێزی پێشمەرگەی کوردستان بەپێی دەستور لە نێوسپای عراقە یاخود لە سیستمی بەرگری عراقدایە، بەڵام تاکو ئێستا حکوومەتی عراق پێ هەڵوێستا و پلانێکی جدی نەبوو بەرامبەر بۆ گروپە چەکدارانە. بۆ زۆر باشە، پرسیارەکە ئەوەیە کەی ئەم گروپانە کۆتاییان پێدێت تۆ پارەیان بدەیتێ ڕاستەوخۆ لە ڕێگەی حکوومەتی فێدراڵیەوە و لە ڕاستی من لێکۆڵینەوەم کردووە لەسەر ئەمە و من ئەمڕۆ سەیرم کردووە ئەو میلیشیانەی کە بڵین لە 150 موچەکەیان زیادی کردوواتە داهات ئەو داهاتەی بۆ ئەوان دەچێت لە 150 لە خەڵکی ئاسایی زیاترە لە خەڵکی عراق. بۆیە ئەمە پارەی کە ڕاستەوخۆیەکە لە حکوومەتی فێدراڵی بەغداوە دەدرێتە میلیشیانە لە هەمان کاتدا، بەڵام بەغدا ئامادە نییە پارەی کوردستان پارەی خەڵکی هەرێمی کوردستان بنێرێ، بەڵام ئەم میلیشیانە کە بە دڵنیایە و لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێن هێرش دەکەنە سەر بنکە ئەمریکیەکان و هاوپەیمانان و هێرش دەکەنە سەر کورد لە ناوچە جیاوازەکان و هێرش دەکەنە سەر عێراقیەکانی، چونکە ئەمە تەنها لە هەولێر نییە، ئاگادار بن لە هەموو وڵات لە هەموو عێراق ئەم هێرشانە دەکەن، لە عینەسەد هێرش دەکرێت، لە ئەنبار هێرش دەکرێت، لە پارێزگای ئەنبار کە پارێزگایەکی سونیە. بۆیە تێبینی بکەن ئەم هێرشانە بمبورە کە بۆ هۆی برینداربوون و مێشکشڵەقانی سەربازە ئەمریکیەکان پێشتر کە ئەمە بە ئەمریکا خۆی ئەمەی پشتڕاست کردێتەوە. بۆیە حکوومەتی عێراق بەرپرسە لە پارێزەرکردنی ئەم میلیشیانە. بەڕێز واڵاس، هێرشەکان لەم کۆتاییانەدا بۆ وا فراوان بوون؟ چونکە ئەمریکا وەکو پێویستە جوڵەی نییە، حکوومەتی عێراق وەکو پێویست کاردانەوەی نییە، کاتێکی خراپە. بەڕاستی من لەگەڵ چەندەدامێکی کۆنگرێسی ئەمریکا قسەم کردووە و توێتی هەمومان پڕین لەم وەزعە، ئەم وەزعە زۆر زۆر خراپە، بەڵام کۆنگرێس و ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا و سیناتۆرەکان هەموو شتێکیان ڕیکۆرد کردووە و داوایان کردووە کە بەغدا بیان پارێزێ، سوپاکانیان بپارێزێ و حکوومەتێکی بەرپرسیار بێ، خۆی بە بەرپرسیار بزانێ، بەڵام وەختەکە ئەوە نیە. ئێستا باسەکە ئەوەی ئەڵێن بۆ ئەمریکا تەنها کاتێک وەڵامی هەیە کە هێرش دەکرێتە سەر هێزەکانی خۆی، هێرش بکرێتە سەر هەر ناوچەیەکی تر، چ لە عراق چ لە هەرێمی کوردستان وەڵامی نییە و هێرشەکانی بۆ سنووردارن ئەمریکا، حکوومەتی عێراقیش بۆ ناتوانێت و گروپانە کۆنتڕۆڵ بکە. چونکە حکوومەتی عێراق نەیتوانیوە پەیامێکی ڕوونیان پێ بدا و ئەمریکاش نەیتوانیەوە، بایدن نەیتوانێت پەیامێکی ڕوون و ڕاشقا و بداتە حکوومەتی عێراق و فەرمانیان پێ بکە بڵێ ئیتر ئێمە ئەمە قبول ناکەین و گۆڕانکاری دەبینن. بەڵام گۆڕانکاریەک دەبینین ئێمە لە ئێران و لە عێراقیش، واتە دەبێ حکوومەتی عێراق حکوومەتی ئێران بە بەرپرسیار بزانرێن بەرامبەر بەم کردەوە زۆر خراپانەیە کە دەیانکا. بۆیە نابێ ئەمریکا چاوەڕێ بێت و تەنها سەیری بەغدا بکا و هێرش بکەیتە سەر بنکەکانی سەربازەکانی. بۆیە
پێویستە ئەمریکا خۆی یەکلا بکاتەوە وەکوتم ئەمریکا کۆنگرێس لە هەموو ئاستەکان پڕن لەم هێرشانە بۆیە ئێمە میوانی عێراقین ئێمە میوانی عێراقیەکانی وەکو هاوڵاتیەکی ئەمریکی ئەگەر عێراق نەتوانێت میوانەکەی خۆی بپارێزێ کە خۆی داوای کردو بێتە وڵاتەکەی و هاوکاری بکە دەبێ ئامادە بێ باجەکەشی بدە بەڵێ کەوا ئێستا حکوومەتی ئەمریکا بۆ خۆی یەکلا ناکاتەوە حکوومەتی ئەمریکا بۆ خۆی یەکلا ناکاتەوە وەڵامێکی یەکلاکەرەوەی هەبێ بۆ گروپە چەکدارانە ئەمە دەبێ پرسیاری سەرەکی بێ لە ساڵی نوێ لە ڕۆژی یەکەمی ساڵی نوێ بۆ ئیدارەی بایدن و بۆ سەرۆکێک کە وڵاتەکەی لاواز کردووە پێگەی خۆی لاواز کردووە بەڕاستی گرنگی نادا بە سەربازانی ئەمریکا بۆ ئەوانەی کە خزمەتی ئەمریکاکەن خزمەتی هاوپەیمانەکانیانەکەن لە هێڵی پێشەوەی شەڕ ئەمریکا و بایدن بە دیاریکراوی خستوونێتە بەردەم هەڕەشە و موشک و درۆن هیچ گومانی تێدا نییە کە ئەمریکا بەردەوام وەڵامی خۆی دەبێت لە کاتی گونجاودا منەوە دەتوانم بڵێم ئەگەر دۆخەکە بەو شێوە بەردەوام بێت هێرشی گروپە چەکدارەکان لە ڕێگەی درۆنەوە هەبێت هەوڵ بدرێت سەقامگیری عێراق و هەرێمی کوردستانی شتێک بدرێت بێگومان کەس سوودمەند نابێت بەڵام زەرەرمەندی سەرەکی چییە؟ ئەوانەی کە دەبنە ئامانجی ئەم موشەکانە ئەم درۆنانە ئەمانە قوربانین دەبینین کە لە ڤیددیۆکانە دەردەکەوێ بەڵام جیالەوە هەموو کوردێک زیانی بەرکەوتووە هەموو هاوڵاتیەکی عێراقی زیانی بەرکەوتووە چونکە ئەمە وا دەکات کە ئەمریکا زیاتر دوورکەوێتەوە لە عێراق و کە هاوکاری سەرەکی عێراقا ساڵانە پارەیەکی زۆر دەداتە عێراق و هاوکاری دەکات لە هەموو ڕوویەکەوە ئەمە عێراق وەکوتم بەگشتی وە کوردیش بە دیاریکراوی زەرمەندن و ئابووری ئەو وڵاتە ئاسایشی ئەو وڵاتە کاریگەری خراپی دەکەوێتە سەر بەڵام ئێمە دەبێ بەردەوام بێ و دان بەوەدا بنین کە دەرەنجامی ئەم کارانە بە شێوەیەک دەبێ کە ناتوانێت هەتایە بەم شێوەیە بەردەوام بێ خراپ بەسەریاندا قڵب دەبێتەوە بەڵام هیوادارم کە ئەمریکا کردە و بەکردەوە ڕوبەڕووی ئەو کەسانە بێتەوە کە هێرش دەکەنە سەری و من پێم وایە ئێرانیشە و سوپای پاسدارانی ئێران و حیزب الله دەبێ بە بەرپرسیار بزاندێن و ئەمریکا ڕاستەوخۆ ڕوبەڕووی ئەم هەڕەشانە بێتەوە و ڕایان بگرێ بەڵێ بەڕێز وەڵاس ناوەندەکانی ئەمریکا خەڵکی ئەمریکا ڕاگەاندەکانی ئەمریکا تا چەند ئاگاداری ئەم دۆخەن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە عێراق هێزەکانیان چیان بەسەر دێ بەدەست هێرشی گروپە چەکدارەکان و درۆنی گروپە لە یاسا دەرچووەکانەوە میدیای ئەمریکا بەڕاستی زۆر بێئاگایە زۆر غایبە نازانن چیرۆکەکان بگێڕنەوە نازانن چیرۆکان وەکو خۆی بگەیەنە خەڵکی ئاسایی ئەمریکا و نابینین لە میدیای ئەمریکیدا کە ئەمە باز بکرێ باسی دەریای سوور بکرێ باسی عێراق بکرێ باسی سووریا بکرێ باسی وێرشانە بکرێت لە زەریای هندی ئەکرێتە سەرمان و باسی ئەو هێرشانە بکرێت کە دەکرێتە سەر کەشتیەکان لە ئاوە نێودەوڵەتیەکان کە لە کەناڵەکانی سوێس لە با بڵێن کەنداوی عەدەن لە دەریای سوور و هەروەها لە ناوچەکانی دیکە کە زیاتر لە 150 با بڵێن نەوت و وزەی جیهان لەوێەوە تێپەڕێ بۆیە میدیا نەیتوانین میدیای ئەمریکی ئەمە وەک خۆی بگەیەنێ بەڵێ بەڕێز دەیڤ واڵاس سەرۆکی فەیری ئێنەرژی و کاندیدی کۆنگرێسی ئەمریکا لە واشنتنەوە لەگەڵمان داوی زۆر سوپاس